لەسەر ئەوەی بەدیهێنانی سیستەمێکی باشتر بۆ مۆچە. دانیشتنی پەرلەمان بۆ جاری دووەم بەسەر پەرشتی پارتی و بەشێکی یەکێتی و یەکگرتووی ئیسلامی بەڕێوە چوو. بەڵام ئەوەی لەو دانیشتنەدا بەدی دەکرا تەنها 58 پەرلەمانتار ئامادەی دانیشتن بوون. لە کاتێکدا دانیشتنی 15 مانگ 68 پەرلەمانتار ئامادە بوون. بەپێی زانیاریەکانیش هۆکارەکەی بۆ گۆڕینی تەوەری دانیشتنەکە بوو بۆ چەند بابەتێکی تر کە گرنگ نەبوون بۆ هاوڵاتیان. پەرلەمانتارێکی یەکگرتووش دەڵێت لە دانیشتنی داهاتوودا قسە لەسەر موچە دەکەن. ئێمە بە ئیتیفاقی سیاسی ڕێکەوتوین لەسەر ئەوەی کە پەرلەمان ئەبێ کارا بکرێتەوە بۆ ڕێفراندۆم بۆ هەڵوەشانەی براری پاشەکەوتی موچە و جێگیرکردنی سیستمیکی هاوسنگ بۆ موچە بۆ دامەزراندنی سندوقی کوردستان بۆ داهاتنەوەتی گازیەکان. یەکێک لەو تەوەرانەش کە خستیانە دانیشتنی پەرلەمان درێژکردنەوەی یاسای تیرۆر بوو کە ئەمەش بەڕای بەشێک لە پەرلەمانتاران کەم و کوڕیەکی زۆری هەیە. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت پێویستە سەرجەم فراکسیۆنەکان ئامادەی دانیشتن بن تاوەکو کەم و کوڕیەکانی ئەو یاسایە چاک بکەن. قسە لەسەرەوە کرا چۆن لە داهات و کۆبوونەوەی تایبەت بەم بابەتە لەناو هۆڵی پەرلەمان بکرێم لەسەرەوەی ئاخۆ پاشەکەوتی موچە مەسیری چ دەبێ سیستەمێکی نوێی موچەدا دەڕێژرەیان نا لە هۆڵی پەرلەمان ئەندامانی پەرلەمان بێن بە قسە لەسەر کەم و کوڕەکان بکەین بەیەکەوە چارەسەری دەکەین. یەکێتیش کە بڕیار بوو تەنها بۆ چەند تەوەرێکی گرنگ بەشداری دانیشتن بکات وەک چاکردنی موچە و سندوقی داهاتە نەوتیەکان و پرسی ڕێفراندۆم. بەڵام بەشێک لە پەرلەمانتارەکانیان نیگەران و تا ڕادەیەک پەشیمانیان پێوە دیارە چونکە ئەم جاریان تەنها 5 پەرلەمانتار بەشداری دانیشتنەکەیان کرد. ڕاستە تەوەری گرنگتر هەبوو بەڵام ئامادەکاری بۆ قسەکردن لەسەر تەوەرە گرنگترەکان نەکرابوو. ئەمە ئامادەکاری بۆ کرابوو. مەسەلەی خاوەن مڵک و کرێچی مەسەلەی دوکاندار و خاوەنی دوکان ئەمانە یەکێکن لە کێشە گەورەکان و کێشەی قانونی گەورەی دروستکرۆ لە هەرێمی کوردستانە بۆیە گرنگ بوو ئەو یاسا قسەی لەسەر بکرێت. یاسای تیرۆریش هەرچە ملاحەزەمان لەسەر یاساکە بەعام هەیە بەڵام یاسای تیرۆریش گرنگە کە قسەی لەسەر بکرێت. بەڵام دانیشتنی داهاتووی پەرلەمان ئینشاءالله کە زروفەکە لەبار بوو لەسەر سیستەمی پاشەکەوتی موچەوە ئەمڕۆ بڕیاری لێدرا. فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان کە دووبەرەی بەهێزن لە ملکەت نەبوونیان بە سیاسەتەکانی پارتی و نەچوونە ژێرباری هەندێک پرسی گوماناوی ئێستاش سوورن لەسەر ئامادە نەبوونیان لە دانیشتنێک کە سەرتاپای نایاسایی و ناشەرعیە. هاوکات فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامیش بایکۆتی دانیشتنەکەیان کرد. هەر بۆیە کاراکردنەوەی پەرلەمان بەلای ئەو فراکسیۆنانەوە دانی پێدا نەندراوە و تا ئێستاش هەر دانیشتنێک کە ئەنجام دراوە هیچ پەیوەندی بە باشکردنی ژیانی خەڵکەوە نەبووە بەڵکو تەنها چەسپاندنی بەرژەوەندیەکانی پارتی و ئەوانن کە پاڵپشتی بڕیارەکانی دەکەن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.